کە بە سەرکەوتوی گەیشتینە مەرحەلەیەکە کە تاوانبارەکانی کیمیابارانی هەڵەبجە ئەوانەی کە دەستیان هەبوو لە دروستکردنی و پەرەپێدانی چەکی کیمیاوی عێراق هەمویانمان دۆزی بە بەڵگە و بەناو و پێش 3 ساڵ گەیشتنە محکمەیەکە لە فەرەنسا لە محکمەی جنایی پاریس گاوی مجموعەیەک بەڵگەنامەوەی لە دژی 3 کۆمپانیای فەرەنسیشی یەک پێشکەش کرد و محکمەش بەردەوامە لە تحقیق و بەدواچوونی لەسەر بەڵگەکان و ئەمڕۆژ بۆ یەکەم جار بەڕێز گاوی ناوی هەر دوو کۆمپانیایەکی سەرەکی کە دەستی هەبوو لە دروستکردنی و پەرەپێدانی چەکی کیمیاوی لە عێراق کە 100,000 دوکومنتێکی بەناو دۆزیەتی و ئەتوانین ئەو تاوانبارانە ئاشکراکەین. لە 6 ساڵی پێشوودا ئێمە هەوڵمانداوە نوێنەرایەتی قوربانیانی هەرێمی کوردستان بکەین بەردەوامیش لە هەوڵی کۆکردنەوەی بەڵگەی ئەو تاوانانەی کە بەرامبەر بە خەڵکی کوردستان ئەنجام درراوە مەبەست لە کۆکردنەوەی ئەو بەڵگانە ئەوە بووە کە ئەو کۆمپانیا و کەسانە بدۆزینەوە کە هاوکاری ڕژێمی سەدامیان کردووە لە بەدەستهێنانی چەکی کۆکوژی.